طبعا مسئله باور بخوبون لای هەموو خاتونێک ئەو شەوەیە ئەبێ لە ناخابێ. یعنی من زۆر جار بە دوێشتا گەڕین لە دەرەوە بەڵام نازانین لە شتەکان لە ناخمانە لە سەرەتا لە ناخمانە دەست پێکات. کەسێک کە متمانی بەخۆی بوو لە هەر شوێنێکا بێت ئەو متمانەیە لە دەست نایە. بۆ نمونە کە متمانی بەخۆی بوو ڕازی بوو بۆ شێوازەی کە خوای گەورە دروستی کردووە بەردەوام چۆ بەر ئاوێنە. ئێمە لە خولی متمانە بەخۆبوون هەمیشە ئەم ڕاهێنانەمان هەیە کە بە بەشداربەکان یەکەین ئاوێنێکی بۆ دانین ئەڵێم چۆ بەردەم ئاوێنەکە لە بەردەم ئاوێنەکەی سەیری خۆتکە هەموو ئەو نیعمەتانە بژمێرە کە خوای گەورە پێی بەخشیویت. ناخی خۆت ببینە لە ناخی خۆتە جوانەکانی خۆت ببینە ڕەوشتە جوانەکانی خۆت ببینە باشیەکانی خۆت ببینە. کاتێک کە ئەمانەکەی تروات لێڵی سوپاس بەخوای گەورە کە منت بەم شێوازە دروست کردووە و ئەم هەموو شتە باشەش لە منە هەیە ئەمەوە کە متمانەیەکی بۆ دروستەکە و بەهێزیەکی بۆ دروستەکە. دواتر کە بەردەوام ئەمەی لەگەڵ خۆیان کرد جوانیەکانی خۆی بینی جوانیەکانی ناخی خۆی بینی خۆشی بە جوان بینی و ڕازی بوو بۆی کە خوای گەورە پێی بەخشیوە کە چووە دەرەوە ئیتر تەواو ئەم پێویستی بۆ نییە کەسێک پێی بڵێ جوان چکە خۆی جوانێکە لە ناخی خۆیان بینێ. بەڵام کە کەسێک پێڵێ جوان ئەمە تەکیدی ناخی خۆیەکە کە بس بالفعل ئەمە کەسێکی جوانە ئەویش بە هەمان شێوە جوانی بینێ. ئێگەر کەسێ پێوی تۆ جوانی طبیعیە بێ بەلایەوە ئەڵێ من خۆم جوانم ئیتر بە ئەو چی ئەڵێ با بڵێ. کەسێک پێڵێ ئەها تۆ لوتە خوارە پێویستی بە عملیاتێکی تەجمیلە تۆ پێویستی بە فیلەرە پێویستی بە بۆتۆکسە پێویستی بە نا ئەو بەعکسەوە ئەڵێ من زۆر جوان خۆمە بینم هیچ پێویستیم بەوانە نییە چکە خۆی لە خۆیان جوان خۆی ئەبینێ کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ متمانە بۆ بەهێزی ئەو کەسە بۆ ناخی ئەو کەسە بۆ پەروەردەکردنی بۆ پەروەردەکراوی ئەو کەسە کە چەندێک دائیمەن هەوڵ لەگەڵ خۆیان خۆی پەروەردەکە. کەیسیوایەتە بەردەمان بە ڕۆژانە کەیسیوالەوە چه حاڵەتێ دوو حاڵەتی وایی ببینم کە کەسەکە خۆی زۆر جوانە بۆ نەکبەتیش مشکلەکە لەوایە ئەو کەسانی خۆیان زۆر جوانە زیاتر ئەوانن کە خۆیانیان بەدڵنیە سبحان الله نازان بوایە. یعنی دائیمەن ئەوانە شکلی خۆیان ئەیانەوێ بگۆڕن بە شتێکی تر. خۆی لە قسەکان ناگوێم لێ بوو چەند شتێکی باس کرد یەکێکیان مۆزوعی لاساییکردنەوە بووە کەوای لێ کردووە هەوەسی ئەوەی هەبێ کە خۆی بگۆڕێ شکلی خۆی بگۆڕێ. ئەمە بەشێکی تریان دەوروبەرە. مع الأسف هەندێک جار هەیە environmental factor واتە فاکتەری بیئەویە وا لە کەسەکە ئەکا کەوای لێکە حەسکا شکلی خۆی بگۆڕێ. گینا خۆی لە بیدایەت کە فطرەت کەسەکان لە دایکە بن شکلی خۆیانیان بەدڵە بەس هەندێک فاکتەر هەیە وایان لێ ئەکا کە جاری وا هەیە ئەو متمانەیان بەخۆیان نەمێنێ. فاکتەرەکان زیاتر بوو ئەویە بیئەوێکە کاریگەری چی لەسەر کاریگەری هاوڕێکانی کاریگەری خزمە نزیکەکانی ئەو کەسانەی دەوروبەرین. بۆیە خۆی دائیمەن ئێمە وەکو خانمان ئەڵێن ئەبێ کەسەکان بۆ یەکتری پشگیری یەکتر بن لەو مۆزوعە. زۆر جاربینی هەر خزمی نزیکتەیەت بۆ ماڵتانەڵێ ئەوی ئەویان لە کێ چێوەڵا لە خۆتان ناچێ ئەمەی وایە زۆر گوناحی عین باوەڕە بێ. یعنی مع الأسف یەک قساڵە من کۆمەڵگای کوردەواری خۆمان و خۆشم کوردم و تاکێکم لەم کۆمەڵگایە زۆر ڕوخێنەرە لەو بارەیەوە خاصەتە لە مۆزوعی خانمان و خاتونە لەبەرەوەی دیقەت بە کەسێک هێزی بکەی هەیە. ئەمە هەر لە مۆزوعی جوانکاریشی لاوەلانێ باسی نەخۆشەکانی پێستەکەین زیبکەی هەیە کاکە کەسەکە 15 ساڵە زیبکەی هەیە خۆی طبیعی ئەگەر زیبکەی هەبێ بەڵامە بێز و چارە سەروەرگرێ. تۆ ئەتوانی نەقدەکەت کە بۆی ئەی بڵێ پزیشکێک سەردانی پزیشکێکە بەو شێوە ڕوخێنەرە نەبێ شێوەیەکی بنیادنەر بێ بڵێ کچەکەم ئەزانی وڵا خۆ دەڵێی گوڵی ماشەڵات لەبێ بەس بۆ ناچی سەردانی ئەو پزیشکەکەی ئیسیفادەی لێکی بەس کەچی چەنەها جار هەیە کەسەکە کێتە ژوورێ بۆ لام باوەڕکە 15-16 ساڵێتە ژوورێ جارێ هەر کە ئەم بینێ یەکسەر جارێت چینێ ئەگری بەسەر مابێ یەکسەر کلینێکسێکی بەمێ ڕاستیشە حەقێتی دایکی لەو لاوەڵە وڵی دکتۆرەگیان خۆی ئەیبینیە بەڵام هەر کەسەیە بۆ ماڵمان ئەڵێ ئەیە ڕۆبوای لاتۆ دەموچای ئەو بۆ نایبەنە لای فلان و فیسار. طبعا لەو حاڵەتەیە کەسەکە بنیادنەر نەبووە ڕوخێنەر بووە. ئەگەر تۆ بە حاڵەتێکی باشە ئەم قسەیت کرد بێت تکایە زۆر حەزەکەم ئەمە خانمان گویان لەم قسەیە بێت چکە زیاتر ئێمەی خانمان ڕوبەڕووی ئەو شتابینەوە ئێمە خۆشمان جاری وایە نەقدی خراپ ئەکرین لە خەڵکەکانی دەوروبەرمان تکایە با نەقدەکانمان وایی بێ کەسەکە دروستی کا نەک بیرروخێنێ واتە تۆ ئەتوانی بە هەمان شێوە تۆ ناونیشانی پزیشکێکی پێبی کە خۆت بەدڵتە بەس بۆ شکڵە ناپێی بڵێ ئەزای ماشەڵا خۆتەڵی گوڵی بەسی بکەکانە بۆی بریناری دروست نەکا سەردانی بۆ دکتۆرێ ناکەی. ئێستا دکتۆرەگیان لەم ڕۆژانەیە کوڕێک تەلەفۆنی بۆ کردم خۆجاری وای بەس خاتونەکانی ژین کوڕێک تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا من کەی دەورەی متمانە بەخۆبوونت هەیە منەمەوێ بێم بەشداری بکەم. دواتر کە لە قسەکانی قسەی کردی مامۆستا من هیچ خۆمم بەدڵ نییە من کوڕێکم زۆر خۆم بەدڵ نیە وتم بۆ وتی من لە مناڵیەوە پورێکم هەبوو هەموو جارێ هاتیت ئەوە چۆنی گوێچکەی گەورەیە لە کێ ئەچێت بۆچی ئەم قسێ لە مشکی منە وای لێ هاتە بۆ ڕوم ناها و خۆم پیشانی دەوروبەرەکەم بم جا ئەمە نەک تەنها کچانیشە هەسێرەی کوڕانیشی گرتوتەوە بەڵام بۆ کچان زیاترە کچانەکە زیاتر خاتونەکان زیاتر ئەوە سێری جوانی کچەکەناڵێن ئەبێ زۆر جوان بێ وابێ ئەمە وای لێکات.